خۆشویستان لەم تۆرەدا باس لەوە دەکەین کە ئیتر ئەمە هەفتەی شیرپێدانی شیری دایکە بە منداڵ لە تەواوی جیهاندا بۆیە جەخت لەوە دەکەینەوە کە سوودەکانی شیری دایک بۆ منداڵ چییە؟ پێویستە ماوەی چەندێک پێی بدرێ، پێویستە چەندێکی بدرێتێ و چەندین بابەتی دیکە لەم تەوەرەدا بە میوانداری دکتۆر سۆران سابر پسپۆری نەخۆشیەکانی منداڵان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا دەبێت لە هەولێری خۆشەویستەوە. دکتۆر سلااوت لێ بێ و بانیت باش، زۆر سپاس بۆی لە بانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری دەمەوێت بە دیارترین سوودەکانی شیری دایک لەسەر منداڵ دەست پێ بکەین. زۆر سپاس، سلااو لە ئەمولایەک بانی ئێوەش باش. خۆی شیردانی سروشتی گرنجێکی زۆری هەیە لە تەندروستی دایک و منداڵ. لێ دەبینی هەموو ساڵێ هەفتەیەک دیاری کراوە لە مانجی هەشت لە سەرەتا مانجی هەشت لە 1 تا هەفتی هەشتی هەموو ساڵێک دەستگا تەندروستەکان ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەموو وڵاتان ئەکادیمیا پزیشکیەکان و ئەوەی کە پەیوەندی بە بابەتەوە هەیە هەڵدەستن بە سازانی کۆڕ و سیمینار و لێکۆڵنەوە توێژینەوە و هاندانی دایک و باوکان، هاندانی کۆمەلگا، هاندانی خەڵکان بەگشتی بۆ ئەوەی هانی دایکان بدەن کە شیری سروشتی بدەن بە منداڵەکانیان، چونکە لەوە تێگەیشتون کە شیری دایک چەندە گرینگە و بە هەرگیز بە شیری قوتو بەراورد ناکرێت و سود و قازانجێکی ێزگار زۆر زۆری هەیە بۆ منداڵ، بۆ دایک، دواتریش بۆ کۆمەلگا. وەکو جەنابەت باس کرد بە هەندێک لە سوودەکانی دەست پێ بکەین. شیردانی سروشتی سوودی چیە بۆ منداڵەکە، سوودی چیە بۆ دایکەکە؟ لە گرنگترین سوودەکانی شیری دایک ئەوەیە شیری دایک خواردنێکی بێکەم و کوڕی و کامل و تەواوە، هاوسەنگە لە هەموو پێکاتەکانی با بڵێن پرۆتینە، کاربۆهیدراتە، چەوریە، کانزاکانە، ڤیتامینەکانە هەمووی بە شێوێکی هاوسەنگ بە بێکەم و کوڕی بەبێ زیادە تێدایە. ئەوە لە شیری قوتودا تەبعاً بەو شێوەیە چونکە شیری قوتو هەرچەندی پێشکەوین هەرچەندە ناگاتە شیری دایک، ینی ئەو پێکاتەیە کە لە شیری دایکەیە بە شێوەیەکی هاوسەنگ ناتوانرێ فراهەم بکرێت لە شیری قوتو. پێکاتەکانی شیری دایک جستی منداڵ، تەندروستی منداڵ پێویستی پێیەتی دکتۆر؟ بەڵێ، خۆی هەفتەی یەکەمی شیری دایک بریتە لە ژەک زۆر جیاوازە لە شیری کاتێک دوای هەفتەیەک شیرەکە دەگۆڕێت بۆ شیرێکی ئاسایی. ژەک تەبعاً دروست نەکراوە تا ئێستاوە، دروستیش ناتوان دروست بکەن. ژەک شیرێکی پڕ پرۆتینە، پڕوزەیە، کاتێک منداڵ لە هەفتەی یەکەمی زۆر زۆر پێویستی پێە کە دژەتەنەکانی زۆر زۆر تێدایە کە بەرگری منداڵەکەی بەهێزەکە و پڕێتی لە مادەی خۆراکی لە پرۆتینی و هەروە کاربۆهیدراتێکی سادە کە منداڵەکە بتوانین بە ئاسانی هەرسی بکە و هەروە چەوری و هەروە کانزاکان و ڤیتامینەکانیش بە شێوەیەکی گشتی دەوڵەمەندە بەو مادانە کە وا دەکا منداڵەکە بە بڕێکی کەمی ژەک کە چکە منداڵ لە هەفتەیە کەم ئەو توانای مژینە و ئەو توانای شیرخواردنەی نیە، لێ دەبینی بڕێکی کەمی ژەک وزەیەکی زۆر دەداتە منداڵەکەی. ئەوە شتێکی جیاکەرەوەی لە شیری قوتو کە لە شیری قوتودا شتە نییە. منداڵ دەبێت ئیلا شیرێکی زۆر بخوات تا وزەیەکی زۆر دەستکەوێت، بەڵام لە هەفتەیە کە منداڵ کاتێک تازە لە دایک دەبێت زۆر چست و چالاک نییە، توانای مژینی نییە، بڕێکی کەمی ژەک وزەیەکی زۆری دەداتێ. ئەوە لەلایەکی تریش بۆ کۆندامی هەرسی منداڵ کە تا ئێستا شیری پێدا تێنەپەڕیە، ئەو شیری ژەکە زۆر زۆر بە سوودەوە دەکات کە منداڵەکە بە ئاسانی لەو لە ڕوتاوە پیسایەکە لە سچیدا هەیە کە پیسایەکی ڕەشی لینجە بە ئاسانی لێ ڕزگار بە تووشی قەبزی و تووشی کێشەکانی کۆندامی هەرسی نەکات. بەتابەتی ئەو منداڵانێک کە ناکامن زۆر زۆر گرینگە ئەو شیرە، چونکە هەندێک بەکتریای سوودبەخش و هەندێک میکرۆبی سوودبەخش لەو شیرەدا هەیە کە لە شیری قوتودا بەو شێوەیە نییە. ئێستا کە بۆ دوایانە هەندێک مادە تێدا زیادکرا شیری قوتو کە دەڵێن وەکو شیری دایک ئەو میکرۆبانە سوودبەخشان تێکراوە، بەڵام هەرگیز ناگاتە ئەوەی کە لە شیری دایک هەیە، چونکە شیری دایک شیرێکی زیندووە. ئەوە پێکاتی شیری ژەک. پێکاتی شیری ئاسایش بە هەمان شێوە بریتێ لە پرۆتین، کاربۆهیدرات و چەوریەکان و کانزاکان و ڤیتامینەکان و لەگەر کۆمەڵک دژەتەن و خڕۆکە سپیەکان و ئەو با بڵێن مادە بەرگریانەی کە لە دایکەکە دەگوازرێتەوە لە منداڵەکە
کەم بەرگری منداڵەکەی دوجار پێ بەهێز دەبێت وادەکە کەمتر تووشی نەخۆشەکان بێەوە لە شیری قوتودان نییە چونکە شیری دایک شیرێکی زیندووە ئەو دژە تەنانەی کە دایکەکە وەختی خۆی لە کاتی نەخۆشەکان بۆی دروست بووە بە شێوێکی ڕاستەوە خۆ لە ڕێگەی شیر لە منداڵەکەی دەگوازرێتەوە ئەوە ژوا دەکات منداڵەکە بەرگریەکی بەهێزی بۆ دروست بێ کەمتر تووشی نەخۆشیەکان بێ کەواتە شیری دایک هەموو ئەو پێکاتانی تێدایە خۆراکەکان کە بۆ منداڵ پێویستە ئەمە جگە لەوەش کە کۆمەڵێک مادەی تری تێدا کە بەرگری منداڵەکە بێزەکە وەکو پێکاتە ئەگەر بێنە سەر سوودەکانی جگەلەوەی کە وەکو خۆراکێکی تەواوکار و خۆراکێک کە بێکەم و کوڕە سوودی تکەی هەیە بەوەش بۆکو باسمان کرد بەرگری منداڵەکە بەهێز دەکات لە بەرەوەی دژەتەنەکانی تێدا کاتێک بەرگری منداڵ بەهێز بوو منداڵ کەمتر تووشی نەخۆشی سوکچوون ڕەشانەوە هەروە پەتای وەرزی وەکو ئەلتیاب قەسەبات و هەوکردنی سینگ و هەوکردنی گوێ و هەموو هەوکردنەکان لە منداڵ کەمتر دەبێتەوە بە بەراورد لەگەڵ منداڵێک کە شیر قوتو دەخوا بەمەژ منداڵ کەمتر نەخۆش دەکەوێت کەمتر تووشی نەخۆشخانە و کەمتر تووشی ئەوەی دەبێت کە بخەوێندرێت لە نەخۆشخانە هەروەها کەمتریش تووشی ڕێژێ مردنیش کەمترە لەو منداڵان کە شیری داخۆن لە بەرەوەی ئەمە دەزانین دوو کێشەی گەورە کە منداڵان بۆ هەوەی تووشی مردن دەبن بریتە لە سوکچوون و ڕشانەوە کە ساڵانە لە هەموو جیهان منداڵ بەهۆیەوە تووشی دەبێت هەروەها هەوکردنی سینگ و التیاب قەسەبات ساڵانە منداڵان بەهۆیەوە دەناڵێن بەهۆی تووشی مردن دەبێت کەواتە ڕێژەی مردنیش هەتا مردنی لە ناکاو کە حاڵەتێکە سەدن ئینفانت سیندرۆم لە منداڵی خوار یەک ساڵ ڕوودەدا بێوەی هۆکارەکەی بزاندرێ هەتا ئێستا ئەوکان نەزانێت ئەو مردنش بە بەراورد لە شیری دایک و شیری قوتور شیری دایک کەمتر ڕوودەداتن. هەروەها شیری دایک سوودیتکەی هەیە هەموو دەمێ ئامادەیە کە دەتوانێت هەر کاتێک و لە هەر شوێنێک شیرەکە بداتن بە منداڵەکەی و لە ڕووی پلەی گەرمیەوە زۆر گونجاوە منداڵەکە لە زستانان با بڵێن پلەیەکی گەرم و خۆشی هەیە بۆ منداڵەکە لە هاوینان پلەیەکی گەرمی فێنچی هەیە وەکو ئاوبیر وایە زۆر زۆر پلەی گەرمیەکەی گونجاوە وەکو نیە شیری قوتو ئامادە دەکەی هەندێک جار دەوی منداڵەکەش لەگەر دەسووتێ ئەوە هەروەها تام و بۆنی ئەو خواردنە دەدا کە دایکەکە دەیخواتن شیری قوتو شیرێکی زیندووە چەند باسی بکەی سوودەکانی کۆتاییە یەکێک لە سوودە گرنگەکانی تری کە زۆر زۆر گرنگە تەمان ڕێژەی زیرێکی ئەو منداڵانە کە شیری دایک دەخۆن بەرزترە لە ڕێژەی زیرێکی ئەو منداڵانە کە شیری قوتو دەخۆن شیری دایک منداڵەکان زیرەکتر دەکات مێشیان باشتر پێدەگا و ڕێژەی زیرەشیان بەرزترە بە شێوەیەکی گشتی دەتوانین برێن دەرەجەیەک بۆ دوو دەرەجە زیرەکترن لەوانەیە کە باڵێن شیری بەورتر دێمە سەر بابەتی گەشت و بابەتی ژیری و زیرەکی منداڵیش دکتۆر ئەمە باسەوە بکەم هەندێک جار دایکان دەبینین ژەک فرێ دەدەن یاخود دەیڕژن تا دواتر شیری خۆیان دێت و ئەجا بە منداڵەکەی دەدەن دەبێ بزانام لەسەرمە چی دەڵێ فرێدانی ژەک یاخود ڕشتنی ژەک لەلایەن دایکانەوە ینی چی کۆمنتێکە هەیە لەسەری ئەمە تاوانێک نییە کە تەرحەق بە منداڵەکە بکرێت لەم پێک هاتە خۆراکیە بێبەشی بکەیت بالفعل قسەکە زۆر جوان تاوانێکە دەرحەق بە منداڵەکەی هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە چونکە ئەو ژەکە با بە دایکان و باوکان بڵم ئەو ژەکە ئەگەر کۆمپانیایکی شیری بێوێ ئەو ژەکە دروست بکاتن پارێکی ئەجگار زۆری دەوێت هەتا ناشتوانن دروست بکەن چکە باسم کرد ژەک پێکاتێژی زۆر جیاوازی هەیە هەندێک شتی تێدایە کە دروستکردنی زۆر ئەستەمە بۆ هەندێک لە کۆمپانیاکان هەوڵیانداوە کە دروستی بکەم بەڵام تێچوێکی ئەجگار زۆری هەیە بۆ دەستبەرداری بوونە بۆیە ڕێنماین بۆ دایکان ئامۆژگارین بۆ دایکان ئەو با بڵێن شیرە زێڕینە ئاڵتونیە هەر ناوێش لێ دەنێ شیرێکە دەگمەنە با لە دەستی نەتەن لە یەکەم دەقەوە کە منداڵەکە لە دایک بوو هەوڵ بدەن ئەو شیرە بەقیمەتە ئەو شیرە بە بەهایە پڕ پرۆتین و پڕ خۆراکیە کە زۆر گرینگە وەکو باسمان کلۆکۆ ئەندامی هەرچ و کۆندامی بەرگری و گەشەی منداڵەکەی لێ بەش نەکەن بەڕاستی تاوانە بێبەشکردنی منداڵ لە ژەک و ئەوە هەڵەیەکە کە لە کۆنەوە بۆ دایکان ماوەتەوە هەندێک جار جەم لێ دەوی دەڵێن لەبەرەوەی پیسە ڕەنجی زەردە ڕەنجی خۆی لەبەرەوەی پرۆتینی زۆر تێدایە هەندێک مادەی تێدای گرینگە بۆ ڕەنگەکەی وایە ئەگەر نا شیری دایک هەرگیز پیس نابێ مەگەر نەخۆشیشی درمی هەبێ دایکەکە ئەگەر نا شیری دایک معقەمترین و پاکترین شیرە زۆر باشە تۆ باست لەوە کرد کە ژەک یاخود پێدانی ژەک بە منداڵ چەند سوودێکی تەندروستی هەیە بەڵام ئەمێ بزانم زیانە تەندروستیەکانی چییە ئەگەر ژەکی پێنەدرێت بۆ نمونە چی کاریگەریەک لەسەر بەرگری جەستەی منداڵەکە دروست دەکە ئەگەر
لە قۆناغەکانی سەرەتای لەدایکبوونیدا ژەکی پێنەدرێت دکتۆر چی کاریگەریکی لاوەکی لەسەر منداڵەکە ڕنگ دەداتەوە ڕەنگە لێ بەشێک لە دایکان پێیان وابێ تەنها سوودە تەندروستیەکەی پێناگا بەڵام ئەوێ بزانم ئەگەر سوودی تەندروستی پێنەگەشت زیانی بۆ دەبێت؟ بەڵێ خۆی لە یەکەم نقطەوە دەست پێ بکەین کاتێک ئەتو ئەو ژەکە دەدەی منداڵەکە شیرەکەت زیاد دەکات هەتا ئەو ژەکە نەدەی بە منداڵەکە و دەرینێنی ئەو ژەکە دایکەکە شیری بەردەوام دروست ناکات چونکە مژینی سینجی دایک لەلای منداڵەکە وا دەکات شیر دروستکردن بەردەوام بێ ئەوە یەک دوو منداڵەکە وەچ باسم کرد پیسایەک لە کۆئەندامی هەرسی هەیە کە پیسایەکی ڕەشی لینجە بە زەحمەت ئەوە دەردەچێتن ئەو ژەکە وەکو مادەیەکی لاگزەتیڤ وایە وەکو ئەو وایە کە پاڵ بنێ بۆ پیسایە لینجە و دەری دەکاتە دەرەوە ئەمە لە شیر قوتودانێ زۆر جار منداڵ تووشی قەبزی تووشی غازاتێکی زۆر تووشی گیرگرفتی کۆئەندامی هەرز دەبێ کاتێک شیری قوتووی پێدەدرێ یەکەمجار لێ شیری ژەکەکە وەکو تاقیمکردن و وەکو ئامادەکارێکی زۆر باش بۆ کۆئەندامی هەرسی وا دەکات منداڵەکە کۆئەندامی هەرسی بە باشی و بەڕێکوپێکی ئامادە بێ بۆ هەرسکردن و مژینی مادەکانی هەرسکردنی ئەو شیرە ژەک زۆر ئاسانترە لە شیری قوتوو و هەروەها مژینیشی لەلایەن ڕێخۆڵەکانەوە بە هەمان شێوە ئەوە دووەم خاڵکە لەسەر کۆئەندامی هەرسە و سێمیش وەکو باسمان کرد بەرگری منداڵەکە بەهێزەکە پێدانی ژەک وەکو ئەوە تو یەکەم کوتانی منداڵەکەت کردبێ ئێمە هەموو دەزانین کوتان پارێژی زۆری تێدا سرف دەکرێت لە دنیا و هەروەها منداڵەکان گەورەکان شان دەدرێن کە کوتان بکەن بۆ ئەوی دژی نەخۆشیەکان پێدانی ژەک بە منداڵ وەکو یەکەم پێکوتەوە بۆ منداڵ کە دەبێت هۆی بەرزکردنەوەی بەرگری منداڵ و وا دەکات تووشی کۆمەڵێک نەخۆشی نەبێتن ئێستا زۆر جار لە دایک و باوکان لەوانەیە ئەو پرسیاریان بۆ دروست بێ ئەی بۆ ئێمە شیری خۆمە دایتە منداڵەکانمان لە کاتێکدا منداڵەکەشم زوو نەخۆش دەکەوێتن ئێمە ناین منداڵێک بەراورد بکەن بە منداڵی شیرە خۆرە شیری دایک خوارد بە یەک منە هەزارەها منداڵ لەگە هەزارەها منداڵ بەراورد دەکرێت بۆ شێوەیە لێکۆڵنەوە تۆژنەوە کراوە و دەرەنجامی بۆ نەک منداڵێک چکەگەر ئەو منداڵی تو کە دەڵی زۆر نەخۆش بووە شیری قوتوی خوارلوانێ دووەندە نەخۆش بووە بۆیە ئێمە با لێکۆڵنەوە بە توێژینەوە و بە زانست گەیشتینە دەرەنجامی کە ئەو شیری دایک مەناعی منداڵ بەرز دەکاتەوە بەرگری بەرز دەکاتەوە کەمتر تووشی نەخۆشی دەبێت لێ ئەوە سوودە گرنگەکانی ژەکە کە پێویستە دایکان منداڵەکانیان لێ بێ بەش نەکەن. هەندێک جار دەبینین ئەو منداڵانی کە شیری قوتوو دەخۆن قەڵەوترن و با بڵین خەپەترن بەڵام ئەمێ بزان ئەمە قەڵەوێکی تەندروستە ئایا پێدانی شیری قوتوو بە شێوازێک کاریگەری لەسەر منداڵەکە دروست دەکات کە بڵین ئیتر لە بەروی خەپێ لە بەروی قەڵەوە تەندروستێکی باشیشی هەیە ماشەڵڵا؟ ئێمە مۆچی دەڵێ من پێم تاوانە بەڕاستی شیری قوتوو بەراورد بکرێت بە شیری دایک چونکە شیری قوتوو هەمومان دەزانین لە کاتێکی ناچاری دروستکرایە داهێنرایە لە ئەو منداڵانەی کە دایکیان شیری نەبووە دایکەکە بە هەر هۆکارێک بێ نەیتوانێت شیرەکە بداتە منداڵەکەی بە ناچاری شیری قوتوو دروست کراوە دواتر پەرەی پێدراوە بەو شێوە لاتوە بەڵام هەرگیز شیری قوتوو بەدیل نییە بۆ شیری دایک ئەوە بادایکان و خەڵک بزانین کە شیری قوتوو بەدیلێکی تەندروست نییە بۆ شیری دایک بەدیلێکی ناچاریە و گوناحە بەڕاستی بەراوردکردن شیری قوتوو بە شیری دایک ڕاست دەکەی هەندێ منداڵ ئەوانەی کە شیری قوتوو دەخۆن لەوانەیە خەپەتر بن قەڵەوتر بن لەو منداڵانی کە شیری دایک دەخۆن ئەمەش هەرگیز تەندروست نییە چونکە دەرکەوتۆ لێکۆڵنەوەکان دەریان خستووە کە ئەو منداڵانە شیری قوتوو دەخۆن ئەگەری قەڵەوبوونیان لە دوا ڕۆژدا چونکە ئێمە ئیسابی دوا ڕۆژ دەکەین ئەمە دوا ڕۆژ لە بەرچاو دەگرین چوە زۆر گرنگە دەبێتەوە هۆی قەڵەوی ڕێژەی قەڵەویان زیاترە لەبەر ئەوەی شیری قوتوو لەوانەیە شەکری زیاتر تێبکرێت پرۆتینی زیاتر بێ بەو شێوەیە کە لە شیری دایک هەیە لێ دەبێتە هۆی قەڵەوبوون لە داهاتوو هەروەها ڕێژەی نەخۆشی شەکرە لەو منداڵانە زۆر بەرزترە کە شیری قوتوو دەخۆن بە بەراورد لەگەڵ شیری سروشتی هەروەها نەخۆشیەکانی باڵێن شێرپەنجە وەکو لیوکیمیا بەرزترە لەو منداڵانی کە شیری قوتوو دەخۆن کەواتە ڕاستە لەوانەیە لە کاتێک لە کاتەکان منداڵەکە تۆزێک چیلۆیەک دو چیلۆی زیاتر بی لە منداڵێشت کە بەڵام ئەوە تەندروست نییە منداڵی تەندروست ئەوەیە کە شیری دایکەکە بخوا بە تەندروست چێشی لەشی زیاد بێ ئەمە هەمومان دەزانین منداڵ کاتێک لە دایک دەبێت 3 کیلۆ بۆ 3 کیلۆ نیوە لە ساڵێک بگاتە 10 کیلۆ ئەوە زۆر تەواوە بۆ زۆربەی ئەو منداڵانەی کە شیری دایک دەخۆن کاتێک دێن سەردانی ئێمە دەکەن پشکنینیان بۆ دەکەین وەزنیان دەکەین باڵان دەکەین دەبینین چێشیان زۆر بە جوانی گەشەی کردیان
و باڵاشیان بە هەمان شێوە بە مەرجێک دایکەکە خواردن و خۆراکی باش بێ و گرنگی بە خۆی بداتن. ئێمە دائیمەن تەشجیعی دایکان دەکەین کە شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان لەگەڵ ئەوەشدا خۆیانیش فەرامۆژ نەکەن خواردنی باش بخۆن ئەگەر خوێنیان کەمە چارەسەری خۆیان بکەن ئەگەر ڤیتامینیان کەمە چارەسەری خۆیان بکە هەر نەخۆشییان لێ چارەسەر بکەن بۆ ئەوی منداڵەکە تووشی نەقز نەبێتن. ئەوەیە لەو ڕۆ شیری دایک کە باز دەکەی قەڵەویەکەی بەو شێوەیە و بەڵام تەندروستیەکە لە شیری دایکەکەیە بە شێوەیەکی گشتی زۆر بە تەندروست کێش و باڵای زیاد دەکاتن. هەندە دایک هەم شیری خۆیان بە منداڵ دەدەن هەم شیری قوتوش لەسەرەمە چی دەڵیت ئایا دەتوانێت جێگەی ئەو دایکانە بگرێتەوە یاخود تەندروستی منداڵەکە بە شێوازێک دەبێت کاتێک دایکەکە تەنها شیری خۆی پێدەدات ئەم مامەڵەکردنە دروستە؟ خۆی ڕێکخراوی تەندروست جیهانی باسی دەکات کە شیردانی سروشتی مانای ئەوەیە تەنانەت یەک ڕقەمی شیری قوتو نەدرێت بە منداڵ. شیردانی سروشتی واتە تەنها شیری دایک درێت بە منداڵ لە 6 مانگ یەکەم. بەو شێوە منداڵەکە هەموو سوودە گرنگەکانی شیری دایک بەدەست دێنی. بەڵام ئەگەر هاتوو ناچار بووی یان بە هەر شێوەیەک بوو شیری قوتوشت پێدا ئەوەش هەر باشە ئەوە باشترە لەوەی کە تەنها شیری قوتوی پێ بدرێ. با بڵێن هەندێک دایک تەنها ڕۆژێ 2 جارێک شیری قوتوەکە دەدەن بە منداڵەکە ئەوەش هەر باشە لەبەر ئەوەی بە هەمان شێوە سوودە گرنگەکانی شیری دایک بەدەست دەهێنێ. بەڵام لێرەدا شتێک هەیە ئەویژەوەیە کە منداڵەکە وردە لێ ڕادێ شیری قوتوەکە بخوانە بەرەوەی بە خۆمان دەزانین مژێنی شیری قوتو ئاسانترە و هەروە تامیشی لەوانەیە لە لای منداڵەکەی باشتر بی خۆشتر بی چکە شیرینە لەوانەیە منداڵەکە لێ ڕادێ حەز دەکا کە هەردەم شیری قوتوەکە بدرێتن پێی هێدی زیاد دەبی وای لێ دێ شیری دایکەکە واز لێ دەهێنرێ. و لە هەمان کاتیشدا شیری دایک کەم دەکات کاتێکە تو ڕۆژانە 2003 شیری خۆت نادەی چونکە شیری دایک بەچی زیاد دەکات بەوەی کە بە بەردەوامی شیرەکە بدێ بە منداڵ چونکە ئەوە ڕفلێکسە بۆ مێشک دەڕوە هەر کاتێک منداڵەکە سینجی دایکی دەمژێ ڕفلێسێک دەڕوە بۆ مێشم دایکەکە و بەردەوام شیرەکە دروست دەکرێتەوە. لێ کاتێک دایکەکە جارێک 2003 شیری دەداتە منداڵەکەی شیری دایک کەم دەبێتەوە 2000 دایکەکەش دەڵێ شیرم کەمی کرد و واز لێدێنی. لەبەر ئەوەیە ئێمە پێمان باش نییە شیری قوتو لەگەر شیری دایک بدرێ بە منداڵ ئەگەر نا کێشەیەکی نییە و منداڵەکەش هەموو سوودە گرنگەکانی شیری دایکەکە بەدەست دەهێنێ. باسی ئەم هەموو سوودەی شیری دایکمان کرد بەڵام ئەمێ بزانم چی دایکێک نابێت شیرەکەی خۆی بە منداڵ بدات. بەڵێ خۆی چەند حاڵەتێکی دەگمەن هەیە ئێستا حاڵەتەکان وا بووە زۆر کراوە لەلایەن خەڵکو لەلایەن دایکان خۆیان و لەلایەن هەندێک کەس حاڵەتەکان زۆر کراوە ئەوی هەر دەستۆ دەرێم ناتوانم شیرەکەم بدەم بە منداڵەکەم بەڵام خۆی چەند حاڵەتێکی دیارکراوە کە لە پەنجەی دەست تێپەڕ ناکە. ئەو دایکانەی کەوا با بڵێن گریان لە مەمشیان هەیە دەتوانن شیری نەدەن بە منداڵەکانیان پێویستە نەدرێ بە منداڵەکە بە تایبەتی کری شێرپەنجەیی ئەو دایکانەی کەوا ئیلاج کیمیایی وەردەگرین یا ئیلاجێکی بە قوت وەردەگرن کەوا نابێت بە منداڵەکەی بوازرێتەوە ئەو دایکانێک کەوا نەخۆشی ئایدزیان هەیە ئەو دایکانێکەوە لە سینجا ئیلتیاب هەیە لە با بڵێن لە مەمشی ئیلتیابێکی زۆری هەیە لەو لایەکەوە ئیلتیابەکەی نادرێت لە لایەکێت کە دەتوانێت بدرێ و هەروە هەندێک نەخۆشی دەگمەن وەکو گالەکتۆسیمیا ئەوانە هەندێک نەخۆشی زیندەجینە کە بۆ نمونە فینالکتۆنیوریا و گالەکتۆسیمیاوان ناویان لە کوردی دانیە بۆ نەخۆشی زۆر دەگمەنن لەو حاڵەتانە نادرێتن ئەگەنە لە حاڵەتەکانی کە باقی ماوە هەمووی دەدرێت و دەمەوێت لێرە شتێک باز بکەم کە زۆر جار دایکان بەهۆیەوە شیری خۆیان ڕدەگرین ئەویش زەردوویی هەرگیز نابێ من دایک منداڵ شیری خۆی لەبەر زەردووی ڕابگرێ ئەمە جێمان لێ بووە کە زۆرێک لە زەردووی بریتێ لەبەر ئەوەیە کە شیری دایکەکە شیری خۆی دەدا بە منداڵەکە لێ منداڵەکە تووشی زەردووی دەبی ڕاستە زەردووی زۆرە یەک لە جۆرەکان بەهۆی شیری دایکە بەڵام ئەوە مانایوانەیە کە زەردوویەکە خەتەرە و دەبی شیرەکە ڕابگیرێ هەر دایکێک شیری خۆیدا بە منداڵەکە زەردووی هەو منداڵەکە شیری خۆی ڕانەگرێ با شیرەکە بەردەوام بێت چونکە ئەو جۆرە زەردوویەشی سەلامەتەوە وردە بە خۆی چاک دەبێتەوە کەواتارەوە حاڵەتانە بوو کە باسمان کرد کە دایک ناتوانێت شیری خۆی بەبدا بە منداڵەکە گەنە حاڵەتەکان کە هەمووی پێویستە بدرێ ئەگەر مەجال هەر باسی بەڵێ باسی سوودە گرنگەکان بکەین بۆ داچش سوگەمە هەر باسی سوودە گرنگەکانی شیری دایکمان کرد بۆ منداڵەکە بۆ داچش سوودی زۆرە
هەتا بۆ باوک بۆ کۆمەلگا بۆ حکوومەت چونکە دوجار بودجە کەم دەبێتەوە کاتێک باسمان کرد منداڵ کەمتر داخلی نەخۆشخانە دەبێت کەمتر بودجە سرف دەبێت هەروە بودجەی باوشیش کەمتر سرف دەبێت کاتێکە تو هەم قوتێ شیرە لە مانگێکدا دەکڕی لە ساڵێک دەزانین دەکاتە پارەیەشی زۆر دەتوانێت لایەکی پێپڕ بکەوە. سوودە گرنگەکان بۆ دایک کاتێک شیری خۆی دەدا بە منداڵ پەیوەندەکی سۆزداری پەیوەندەکی بەهێز لەناو خۆی منداڵەکەی دروست دەبێت خۆشەویستی منداڵەکە بۆ دایک بۆ منداڵەکە زۆر پتە دەبێت و دەبێتەوەی ئارامبوونەوەی دایک و منداڵەکەش و دایکەکە زیاتر هەست بە منداڵەکەی دەکات لە کاتی نەخۆشبوون لە کاتی کێشە و گیرروگرفتێکی هەبێ چونکە نزیکترە لێ دائیمەن لە کاتی شیرپێدان لە باوەشیتی و هەروەها نەخۆشی خەمۆچی دوای منداڵ بوون کە خۆ نەخۆشیێکی باوە لە نێو ئافرەتان یان توش خەمۆچی دەبن دوای لە دایک بوون ئەو بەڵێ دکتۆر فەرموو. بەڵێ دیارە دکتۆر سۆران سابەر بەباشی گوێبیستی من نییە و دەنگی بەباشی ناگاتە لای ئێمە خۆشەویستان تۆری بەیانی باش کوردستان دوم تۆری بەیانی باش کوردستان پێشکەشکرا زۆر سپاس بۆ دکتۆر سۆران سابەر پسپۆری نەخۆشیەکانی مناڵان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا بووی دکتۆر بۆچانێک و دەگەڕێمەوە.